Jivan, thank you very much. Mr. Prime Minister, Madam Minister, distinguished guests, it is my great pleasure to be here in Erbil today to announce the start of construction for the new consulate compound for the U.S. Consulate General in Erbil. بەڕێز سەرۆک وەزیران و وەزیری شارەوانی و گەشت و گوزار و میوانە بەڕێزەکان زۆر خۆشحاڵم بەخێر بێن ئەمڕۆ کە لێرە لە هەولێرم بۆ ڕاگەیاندنی دروستکردن و بیناکردنی باڵەخانەی قونسڵخانەیەک بۆ قونسڵخانەی گشتی ویلایەتە ئەمریکا لە هەولێر. The new Consulate General will sit on this beautiful piece of land that I first visited 5 years ago. باڵەخانەی قونسڵخانەی گشتی نوێی ئەمریکا لەسەرم پارچە زەویە قەشەنگە دروست دەکرێت کە نزیکەی 5 ساڵ بەر لە ئێستا سەردانم کرد. These facilities will represent the best in American architecture, engineering, technology, environmental sustainability, art, culture, and construction. ئەم باڵەخانەی قونسڵخانەی کە لێرە دروست دەکرێت نوێنەراتی باشترینەکانی ئەمریکا دەکات لە بیناسازی و تەلارسازی و ئەندازە و تەکنۆلۆژیا و پاراستنی ژینگە و هونەر و فەرهەنگ و هەروە دیبلۆماسیەتیش بەدڵنیاییەوە. And of course the best in diplomacy. دیبلۆماسیەتیش بەدڵنیاییەوە. The building will be a tangible sign of the continuing commitment of the United States of America to engage with and assist the Kurdistan Regional Government and the people of the Iraqi Kurdistan region to build a strong region within a unified, federal, democratic and prosperous Iraq. ئەم باڵەخانەیە ئاماژەیەکی بەردەسەدارە بۆ پابەندی بەردەوامی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ تێکەڵکێشی دروستکردن و پشتیوانیکردنی حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانی عراق بۆ دروستکردنی هەرێمێکی کوردستانی عراقی بەهێز لە چوارچێوەی عراقێکی دیموکرات و فیدراڵ و گەشە سەندوودا. The ties between the people of the Iraqi Kurdistan region and the United States of America have endured for decades. پەیوەندیەکانی نێوان خەڵکی هەرێمی کوردستانی عراق و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ چەندین دێ بەردەوامە. The new consulate building demonstrates that the United States will stand with the people of the Iraqi Kurdistan region as they build a future that will be brighter than the past. دروستکردنی ئەم باڵەخانەیە دەری دەخات پابەندی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەیە بۆ شان وەستان لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستانە لە کاتێکە خەریکی دروستکردنی داهاتوویەکن کە کەشاوەتر بێت لە ڕابردوو. Let me give you a few examples of this commitment and partnership for the future. ڕێگەم پێ بدەن چەند نمونەیەکتان پێدەم لەسەر ئەم پەیوەندی هاوبەشەی کە لەگەڵ خەڵکی لەگەڵ لێرە هەمانە. One example is the Iraqi Governance and Performance Accountability Program. And on March 12th here in Erbil, I joined Deputy Prime Minister Talabani to formally open the office of this program in Erbil. یەکێک لە نمونەکان پرۆگرامی بەرپرسیارەتی وەدای حکومی عراقیە کە لە مانگی لە 12 مانگی ئازارە لەگەڵ جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە نووسینگەی پرۆگرامەکەمان لێرە لە هەولێر کردەوە. This program will assist the Kurdistan Regional Government to improve the management of its public finances and public services and to ensure that those improvements will last. ئەم پرۆگرامە یارمەتی حکوومەتی هەرێمی کوردستان دەکات بۆ ئەوەی ئیدارەدانی دارایی و هەروە خزمەتگوزارە گشتەکانی باشتر بکات و هەروە دڵنیا بین لەوەی کە ئەم باشترکردنانە بەردەوام دەبن لە داهاتوو. We will also continue to build cultural and educational bridges. ئێمە هەروە بەردەوامی لە دروستکردنی پردی پەروەردەیی و کەلتوریش. Each year, more than 450 Iraqis travel to the United States on professional and educational exchanges, such as Fulbright scholarships, Iraqi Young Leaders Exchange Program, and the Humphrey Fellowship Program. هەر ساڵێک زیاتر لە 450 کەسی عراقی گەشت دەکەن بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە چوارچێوەی پرۆگرامەکانی ئاڵگۆڕی پرۆفێشناڵی و هەروە پەروەردەییە وەکو پرۆگرامەکانی زەمالەی فولبرایت و هەروە پرۆگرامی ئاڵگۆڕی سەرکردەی گەنجی عراقی و هەروە پرۆگرامی هامفری. We also support English language instruction for about 600 underprivileged youth every year. ئێمە هەروە ساڵانە پشتیوانی پرۆگرامی زمانی ئینگلیزی دەکەین بۆ زیاتر لە 600 خەڵک لەوانەی کە پێشگوێخراون لە عراقدا. Our program participants come from all over Iraq, but many of them are men, women, and youth from the Kurdistan region. بەشداربووانی پرۆگرامەکانمان لە سەرانسەری خەڵکی عراقن بەڵام زۆر بژمارەی زۆریشیان ژنان و پیاوان و گەنجانی هەرێمی کوردستانن. The participants range from high school students who have never left their hometowns to mid-level professionals whose experiences in the United States can transform their careers and increase their ability to contribute to the development of a stable, prosperous, and democratic nation. بەزەربانی پرۆگرامەکانمان هەروە هەمە زۆرن لە خوێندکاریە قوتابیەکی ئامادەییەوە کە شارەکەی خۆی هەرگیز جێ نەهێشتووە
بۆ ئەو کەسانێک کە لە هەڕەتی پیشەکانیانن بۆ پێشخستن و بەرزکردنەوەی توانای و لێهاتوویان بۆی ڕۆڵ و بەشداریان هەبێت لە بەرەو پێشبردننی عێراقدا وەکو وڵاتێکی دیموکراسی و گەشەسەند و سەقامگیر. And finally, in February, Kurdistan Regional Government Minister of Planning, Dr. Ali Sindi, led the Kurdish participation at the Kuwait Conference for the Reconstruction of Iraq. نمونەی کۆتایشیمەوەیە کە وەزیری پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان دکتۆر علی سندی لە مانگی دوودا سەرۆکایەتی وەفدی کوردی کرد بۆ کۆنفرانسی کوێر بۆ ئاوداکردنەوەی عێراق. I believe that the Iraqi Kurdistan region will be an important point of entry for foreign investment because this region has a very positive history of doing business. پێم وایە حرێمی کوردستان دەبێتە خاڵێک یاخود دەواازەیەکی گرنگی هێنانی و بەرهێنانی دەرەکی لە بەرەوەی ئەم هەرێمە مێژوێکی زۆر باش و ئەرێنی هەیە لە کاری بازرگانیدا. The United States wants to work with the Kurdistan regional government, but more importantly, with Kurdish businessmen and businesswomen to help attract new projects to come here to Kurdistan. ویلایەتە یەکانی ئەمریکا دەیەوێت لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا کار بکات و زیاتری لەوەش لەگەڵ ژنان و پیاوانی خاوەنکار و بازرگانی کووردا بۆەوەی سەرنجی پرۆژەی زیاتر بۆ ئەم هەرێمە ڕابکێشێت. So I'm very honored to be with you here today to announce the construction of a new consulate. Mr. Prime Minister, Madam Minister, I'm very happy that we will have a beautiful new compound in the shadow of the mountains here on the north side of Erbil. دووبارە زۆر خۆشحاڵم کە لێرە هاوڕێتانەکەم جەنابی سەرۆک وەزیران و بەڕێز خانمی وەزیر و زۆر خۆشحاڵم کە لێرە ڕای دەگەێنین بینای نوێی قونسوڵخانە لەسەر مەرزە لە سێبەری شاخەکانە دروست دەکەین. And I'm looking forward as this new consulate compound takes shape over the next couple of years. و زۆر خۆشحاڵم بە خۆشببینیەوە سەری داهاتووەکەم کە لە چەند ساڵی داهاتوودان بیرای قونسوڵخانەیە دروست دەکرێت و بینا دەکرێت. Zor spas.